جیاوازی نێوان کەسایەتی سەرکردەیی مام جەلال و بافڵ تاڵەبانی. مام جەلال تاڵەبانی ئەو سەرکردەی ڕۆژانێک بە گوتارە ئاگرینەکانی هەمیشە یەکڕێزی نێوماڵی کوردی دەپاراست. لە شاخ و شار نمونەی جوانی کاریزمایی و سەرکردایەتی بوو. ئەو ڕۆژەی جانی سپارت هەر لە بارزانەوە تا خانەقین ماتەمی نیشتیمانی ڕاگەیەندرا. ئەم ڕۆژ 7 ساڵ بەسەر تێپەڕبوونی مەرگی ئەو کاریزما سیاسیە تێدەپەڕێت. ئەو سەرکردەیەک بوو سازشی لەسەر بستێک خاکی هەرێمی کوردستان نەدەکرد. لە کوتارە مێژوویەکەیدا کە لە ساڵی 1992 لە کەرکووک پێشکەشی کرد گوتی کەرکووک قوتسە و تا کوردێک مابێت کوردستانیە. وهەتا کوردێک مابێ کەرکووک شاری کوردستانە. بەڵام دوای تێپەڕینی چەندین ساڵ لە بەرواری 16 ئۆکتۆبەری 2017 کوڕە گەورەکەی مام جەلال 151 خاکی پیرۆزی هەرێمی کوردستانی بە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانەوە لەسەر مێزی قوماری عەرەبە شۆڤینیەکان دۆڕاند و کەرکووک کە میراتی مام جەلال بوو بەواژۆی بافڵ جەلال تاڵەبانی بە حەشدی شەعبی و سوپای عێراق فرۆشرا. هەرچی مام جەلال تاڵەبانی بوو هەمیشە بە وەفا و دڵسۆز بوو بۆ هاوڕێ و کەسە نزیکەکانی. بەڵام کوڕە نۆبەرەکەی دوایەوەی کرا بە هاوسەرۆکی یەکێتی لە یەکەم جوڵەیدا بە کودەتایەکی لێزانانە هاوڕێ هاوسەرۆکەکەی دەرکرد بە دروستکردنی سیناریۆی پێشوەختە. دواتر ئەوانەی کە لەگەڵی بوون تیرۆری کردن و بەمەش بە تەواوی و بە شێوەیەکی مافیاگەرایانە دەستی بەسەر سلێمانی داگرت. لە دواکردە و کودەتاکانیشی دەستی بەسەر ماڵ و مڵک و دەستگاکانی مەلا بەختیار داگرت کە شیرینترین یادگاری مام جەلال بوو بۆ بافڵ تاڵەبانی کوڕی و ڕۆشنبیرانی سلێمانی. مام جەلال لە بانگەشەکانی هەڵبژاردندا دەیگوت دەبێت دوور لە دەمارگیری و بە شێوەیەکی هێمنانە گوتار بدەین. بەکارهێنانی زمانی زبر هیچ کات لە فەرهەنگەکەی ئەو جێی نەدەبوویەوە. بەڵام بافڵ تاڵەبانی هیچ کاتێک نەیتوانیوە وەسیەتەکانی باوکی جێبەجێ بکات. لە گوتارەکانی جگەلەوەی چەندین جوڵەی نەشاز و دوور لە ئەتەکێت و پرەنسیپی سەرکردەیی هەیە خاوەن فەرهەنگێکی فراوانە لە جنێ و سوکایەتی. ئەمڕۆ 7 ساڵ بەسەر کۆچی دوایی مام جەلال تاڵەبانی سەرۆک و کاریزمای کوردستان و یەکەم کورد کە پۆستی سەرۆک کۆماری عێراقی وەرگرت تێدەپەڕێت. یەکێتیە دێرین و ڕەسەنەکان بەداخن چونکە ئێستا هەرزە سیاسیەکی نەزان و دەروون شڵەژاو سەرکردایەتی حزبێکی خاوەندەیان هەزار شەهید دەکات.